سولیا خێزانێک دوو کەلتور ئەندرێیا سولیا خێزانێک دوو کەلتور ئەندرێیاس چیوانێکی سویدیە و هەڤژینە ویلیە کوردا بەشورە ئەندرێیاس گەنجێکی سویدیە و لیا و هاوسەری کوردی باشوورە و لە سوێدێ دژین و لەسەر تۆرن چڤاکی ڤیدیۆیên کۆمێدی چێ دکن ئەوان لە سوێد دەژین و لە سۆشیال میدیا ڤیدیۆی کۆمیدی دروست دەکەن ئەندرێیاس بهێنێکên خۆیên بسۆرانی بەڵا هەر کەسی دکشینە ئەندرێیاس بەگاڵتە و گەپەکانی بەسۆرانی سەرنجی هەمووان ڕادەکێشێ ئەو دێ ڤیدیۆیên خۆ دەرۆشین کۆڤی کێندە ناوبەرە دوو چەندان دەنیشان دەدە ئەو لە ڤیدیۆکانیدا بارودۆخی کۆمیدی نێوان دوو کەلتورەکە پیشان دەدات ئەندرێیاس نیشان دەدە کو فێربوونە سۆرانی دەکرێ بەرێگەکی پڕ پێکن بێت لێح بسەبرەلی کەریاوی دکەوبی و بهەڤرێ چەندە کوردی درن نەسکرین لیا بەسەبرەوە یارمەتی دەدات و پێکەوە کلتوری کوردی دەناسن کۆمێدیاوان پیرادە ناوبەرە کوردان و سوێدیان دەخورتر دکە کۆمیدیاکەیان پەربینێوان کورد و سویدیەکان بەهێزتر دەکەن ئەندرێیاس بوویە میناکێک کو زمانە تەنێ بەرسێلێدی هەمان دەمێ دەشاهیە ئەندرێیاس بووەتە نمونەیەک کە زەمانەت تەنهاوانە نییە بەڵکو خۆشیە